بینەران و بیسەرانی خۆشەویست سڵاوتان لێبێ، خۆشحاڵین لە ئەڵقەیەکی دیکەی پەنجەمۆ لەگەڵێەوەی بەڕێزداین. لە بەرنامەیەم جارەژا درێژە بە گفتوگۆکەمان لەدەین لەگەڵ کەسایەتی ناسراوی کوردستان مامۆستا جەلالی ساماغا. لەم بەرنمەیەشدا چەند لاپەڕەیەکی دیکە لە ژیانی هەڵەدەینەوە باسی کۆمەڵێ بابەتی گرنگی مێژوویەکەین کە خۆی تێیدا بەشدار بووە. کاک جەلال بەخێر بێتەوە بۆ بەرنامەکەمان. خۆتان بەخێر بێ سەرچاو. مامۆستا لە ئەڵقەی پێشوودا باسی ئەوەمان کرد کە ئێوە چوونە دەرەوە و بوون بە پێشمەرگە و لەوێ لەگەڵ کۆمەڵێک کەسایەتی گرنگدا کارتان کرد. ئەمێ ئەو پرسیارە بکەم، ئێوە ئەتانویست جێگەی حکوومەت بگرنەوە ئەو ئەمانەتی عامەیە وەکو وەزارەتێک وا بوو؟ بەڵێ لە جیاتی ئەوەی وەزارەت بێ ناوینرا ئەمانەی عامە، چونکە حکوومەتی عێراقیش کە دوای ئەوەی شەڕ دەستی پێکردەوەی ئەعلانی حکومی ذاتیەکەی کرد، هینەکانی تەوزیع کرد، مەهامەکانی حکوومەتی تەوزیع کرد بەسەر مەجموعەیەک هینە ئەمانەتی عامە. من لە ئەمانەتی عامە من لە قەڵاتجێ بووم، جارێ بە نەگەیشت بوو مەچۆمان کە بە بەرقێ داوایان کردم بۆ لوجنەی مالی بەرز، وا بزانم جارێکی کەش بۆم باش. ئەو لوجنەیە عیبارەت بوو کاک عەلی عەبدوڵڵا ڕەئیس بوو، کاک خەسرە و تۆفیق بەڕەحمەت بێ، لەگەڵ سۆیلی عەلی موزەفەر، لەگەڵ عەدنان موفتی، ئەم مەجموعەیە ئیتر شەو و ڕۆژمان خست بۆ سەر یەک تا توانیمان ئەو سجلاتانەی کە لە حکوومەتا بەکارێت بۆ زەبتی هەموو شتێکی مالی ئەو سجلانەمان دروست کرد و کە شۆڕشیش تووشی نەکسە بوو، هینەکان لای من بوو، سجلەکان لە خانووەکەمانە دامنا لەسەر مێزێ بە پاک و تەمیزی، وتم بۆ ئەوەی ئەوانەی کەیەن حکوومەت نایەتوانێت بزانێ ئەمە شتێکی عەشایری نەبووە، ئەمە نیزامێکی مەحاسەبی موحەد کە لە حکوومەت لە زۆربەی جێگاکانی حکوومەت تەطبیق ناکرێت، ئێمە لە شاخ کردومانەوە تەطبیقمان کردووە. ئەو ڕۆژەی ئێمە دەرچووین تقریبەن سەعات و نیوێک تۆ بڵێ زیاتر کەمتر قەڵازێمان بەجێ هێشت بوو کە حکوومەت قەست 24 بەڵێ ئیتر زەحایەکی زۆری تیاڕۆی بە تایبەتی تەلەبەی جامیعەکە هاتبوون. و کاتی خۆی لە نادی مۆزەفینی قەڵازێ کۆبوونەوەمان کرد، من بە سیفەتی مۆمەسیلی جامیعە بووم و مدیری ئیداری جامیعەش بووم کە هاتم، بەڵێن ئیلتیحاقم کرد، باسی دروستکردنەوەی جامیعە کرا. زۆر مامۆستای تیا بوو کە ئێستا یا نەماون یا ماون، تەعەجوبم لە ئەفکاریانەگەل لەگەڵ ڕێزما بۆیان کە زۆر پێیان داگر لەسەر دروستکردنەوەی جامیعە لە قەڵازێ. خۆی خۆم خۆ جامیعە گاڵتە نییە، خۆ ئەمە بەس جامیعەیەک نییە مێژووی تیا بوترێتەوە بڵێ چی چۆنە بێت دانیشتون و گویان لێ و ئەمانە. ئێمە لە جامیعەی سلێمانی بەو ئیمکانیاتەوە نوقسانیمان هەبوو، جامیعە مختبەری ئەوێ، ئیمکانیاتی مالی ئەوێ، لەبەرەوە من دژ بووم. مامۆستا بە هەمان سەرۆکایەتی گوازرایەوە بۆ ئەوێ یاخود چ سەرۆکایەتی بڕیاریە یا مەکتەبی سیاسی پارتی هەر خۆیان هاتن؟ خوا زۆر شت عەفەوی بوو، عەفەوی بوو. ڕەئیسی جامیعە دکتۆر حکمەت بوو نەهات، تێگەی کەمال خەیات هات بوو، کەمان نایبی ڕەئیسی جامیعە بوو. کەواتە تۆ پێ دوایە کارێکی هەڵە کرا لەوەی کارێکی هەڵە کرا و ئەو تەسعێشماننا، چونکە بەیانیان ئەو بەردەمی بینایی کە جامیعەی لێ بۆ هەموو تەلەبە لێ بوون، یەکتریان ئەبینی شتیان ئەبینی، قەڵەباڵغێکی زۆر بوو، ئەویش قمولەکە یا بە ناوەڕاستی قەڵەباڵغێکە بۆیە زەحەیەکی زۆر ڕۆی. ئەو ماوەی کە ئێوە لە دەرەوە بوون لە کاتی شۆڕشی ئەیلوولە ئازادی ڕادەربڕین هەبوو؟ وەڵڵاهی ئەزانی چی؟ ئەگەر بڵێم نەبوو هەبوو، ئازادی ڕادەربڕین هەبوو، بەڵام ئەگەر قسەیەک بەدڵ نەبووایە و بگەیشتایە
بانگیان نەکرد و محاسبیان نەکرد من خۆم هیچێکم لەوانەی کە بانکران بۆ شەکیب مەسئولین بوو پاراستن بوو منیش فواد عارف لە دەرەوە بوو دارا تۆفیق لە دەرەوە یعنی نامەعروف نەبوو و جێگاکەشم هەر جێگای ئیش بوو بەڵام هەر بانگیشان کرد و حەز ناکەم لەسەر شی مامۆ بەخوا ڕەم بە حەز نەکەم بێڵێم خۆ ئێمە باسی ئازادیەکەین 50 ساڵ تێپەڕی و دوای مێژوو بازەکەین مامۆ کابرایەکە بوو مەسیحی بوو ئەمە مەسئولی مەطعەمیش بوو لوجنەی مشتەراتیش بوو چوون شتیان کڕی بوو بۆ سیارەی لاندرۆڤەر ئەخە لاندرۆڤەر هەبوو لە شەق جەنابە ناتوویتە دەرەوە من نەوەڵاوە کاتت تەمەنم 6 ساڵ باڵێ کە قایمەکەیان بۆیە نام ئێوتم ئێمە ساری لاندرۆڤەرمانەمەی ساری ئۆپڵە تێگەشی تەزویرەکە کەشف بوو کە کەشف بوو دنیای کرد بە واستە بۆی سەر بکەم نایکەم من هەر لە عمرمان دزی و درۆزنی و ئەمانە بووم لە زمنیا کاکداراش کە هین بوو کە مەسئولی ئەمانەتی ئەعلامی ئێمە بوو دارا تۆفیق ئەویش داوای لێکردن تم کاکدارا ئەتوانی بە ناوی یارمەتیەوە چی ئەەکەی بێ بەڵام گوناحە دزێکی وا تم ئێمە لە حکوومەتمان بەجێش تۆ ڕازی نەبوونی ئێستا بین ئەو دزێ لە ناو حکوومەتە لێرە بیکەین تێگەی اینجا قسەیە نییە ئەمان خزم مە نایڵە مەچمەوە سەرەویکە بەڕەحمێ مەلا مستەفا ئەو کابرایی بانگ کرد بوو کابرای زۆر ئازا بوو زۆر متەمەکن بوو بەڵام خولوقیەن و ئەمانە زۆر تاو نەبوو دەستیشی پاک نەبوو مەلا مستەفا بەڕەحمێ بانگی کردووتی فڵان کەس چۆرەوە ناو حکوومەت چەند لێرە مەعاشەیە ئەدەینێ لە شادەرەکەی تەنزیماتمانەوەنێ بە یەک مەرج ئەوەی لە ناو ئێمە کردوتە ناو حکوومەتی شابیەکەی چۆن ینی ئەو خراپەیە کە لای ئێمە ئەیکەی تو کردوتە بڕۆ ئەم خراپەیە بەرە بۆ ناو حکوومەت و هەر ئیعتیباری خۆ بکە پێشمەرگەیت و هەموو حساب و کتابێکە بۆ کرێ تێگەی اینجا قەزدم ئەی لێپرسینەوەکە بەشوێگەی لێپرسینەوەکە ئاخر چووم کە چووم ئەو کابرا ئاخر شت چی کرد بوو وەختی خۆی لە تەلەڤیزیۆنی کەرکووک ئیستیعماری ئەمریکی ڕسمەکەی کراوە پاڵتۆیەک بە شانی مەلا مستەفا لە خوارەوە نووسرا بوو مەلبوس العافیە یا مولە ئەمە شعاری تەلەڤیزیۆنی بڵێن کەرکووک بوو گوایە چوو توی توێتی مەلا مستەفا بە پاڵتۆکەشیەوە بێت منم پارێ بۆ سەر ناکەم تێگە ئەوەنە ئیلحاحم لەسەر مەکە چوو بوو ئەمەی گیانم بوو ئیتر وتیان تۆ و هین باگردێن هەیە زین لەسەر باگردێنێک دانیشت بوو من لەگەڵ فەرهاد عەونیا چووم لەسەر باگردێنە دانیشت بوو سەریان بۆ تاشی بەهین بە گۆزان ئاوێنەکەی بەدەستەوە بوو لەسەر باگردێنەکە دانیشت بوو مەقەڕەکەی لەویا بوو ینی مەقەڕێکی فەرعی هی منتەقەکە وەدی فڵان کەس تۆوا و مەتی کردم بەڵام تو دەمەلا مستەفا بە پاڵتۆکەشیەوە بێت مەلا مستەفا بێت ئەیش پێم بڵێ نایکەم قەینەکە بەڵام ئەم پاڵتۆیەکە حکوومەت کردوێتی بە ڕەمز و یعنی پێی نەکاڵێ پیرۆزێ بێ بە مەلا مستەفاڵێ پیرۆزێ بێ ئەم پاڵتۆی بڵێن ئامالەکە ئەمریکا بێڵێ ڕایڵێ تەمەەن بەغا ئەمەی لە تەلەڤیزیۆنی کەرکۆکین کردبوو ئیتر لەوێ قسەمان کردووتم بەعزە کەسێکەیە بۆ قەزیێگەڵە خوش بێتە خوارەوە نایکەم لێرە گەورەی خواکە پیشانە کە خوا شتێکی گەورەیە مەلا مستەفا شتێکی گەورەیە کە وتومە بێت نایکەم ئەویش بێ نایکەم وتی بەس بۆ پاڵتۆکە پرسین تۆ ئەو پاڵتەوە بۆ حکوومەتی عێراق هینی کردووە یعنی کردوەتی بە ڕەمزێکی خراپە بۆ ئێمە ناشرین تۆش ئەبوو تۆ ئیتر بەو نەوعە تەسوێمان کرد اینجا مەسەلا ئەو نەوعە لێپرسینانەوە هەبوو بەڵێ پاراستن بە قووەت بوو ئەڵێن کاکجەلال یەکەم کەسە کە شۆڕشی گەندەڵی لە ناو شۆڕش ئەوە مەجی ساڵح وتی
بەشی خۆی هەبوو لە هەموو جێگایەک هەیە بەڵام ئەو ڕۆژە بەم ڕۆژۆ قیاز ناکرێ زۆری فەرق بوو چونکە هەرچیە کاتەوە دەرەوە بە زۆر ڕان نەکێشا بوو بۆ دەرەوە بە حوسن و ڕەزای خۆی ڕۆی من ڕاستە جوابیان بۆ نردم بۆ ئەو لوجلی مالیە وتیان ئەوێ بێت و چوو بەڵام سەتینەوەی خەڵک خۆیت و خۆی ئیلتیحاقیە کرد من لە ماڵێکا بووم ناز و نعمەتی تیا بوو وەزیفەکەم مدیری ئیدارەی جامیعە بوو ڕەفیقی دکتۆر حکمەت و دکتۆر کەمالەوە هیجە لە کولێبەیەکەوە بوون و ئەمانە لە هیچ شتێکم کەم نەبوو جانتایەکی تەنەکەم پڕ کرد لە پانی لەو دەرپێ و کراس و ماجوونی دان و پێداویستەکان و بە جانتای تەنەکە و ئۆتۆمبیلی جامیعە ڕەقەم 3 بوو ئێستا بیرمەکەوێت زۆر زانم ئێستا دوێشێنمان من و دکتۆر کەمال دکتۆر کەمال خۆشنا و دکتۆر کەمال خەیات و سەلاح حەفید دکتۆر سەلاح حەفید ئەمە بە ئۆتۆمبیل ڕۆیشتین تا چوارتا لە چوارتاوە سایرەکەمان ناردەوە باشە بۆ هین بۆ جامیعە بۆ سلێمانی بەڵێ کەواتە باسی نمونەت هەیە گەندەڵی کە کرابێت و ئێوە محاسەبەتان کردبێت یاخۆ شۆڕش محاسەبەی کردبێت سەیریکە یعنی شتێکی معەیەن ئیلا ئەوە نەبێ کە بۆم باس کردی ئەو کابرایە کە چوو ئەوەی ئەی باسی لەوە کرێ مامۆساکە هەندێکە بۆ موچەکەی مەسەلەن هین بووە ئەوە ینی موچەی زیایی ئەوە من کردم بەڵێ ئەوە چۆنە ینی کاکە ئەوە مەسئولەکان لە دژە نەوەستانەوە مامۆسا وەڵڵاهی دائیم و دەرەم بۆ لێرە نەوەستان بەڵێ بۆ خۆ لێرە ژۆستان هەر بەراورد ناکەین باسی ئەو کاتە ئەزانم بەڵام لەوێ پاش ئەوەی زانیم ئیتر کاک عەلی و ئەوان ناپەرژانە سەریشەکە متەفەرق من بوومتایە لە ڕێگای پاش ئەوەی زانیم هەنگێک خەبەریان لە یەکتریە هەیگوو ئەماڵێ مەسەلا مەعاشەکەم 50 بۆ 50 نەبووە 35 بووە ئێمە پەنجاکە نیوەیمانایە 25 کە ئەو شتەمان بۆ دەرکەو کتابێکم کرد بە ڕێگای هین بە ئەو ڕێگانی کاکرێ بۆ تەنزیماتی سلەیمانی ناوەکانمان بە چەندها قائیمە نرد تعقیبمان بۆ کەم بزان ئەمانە مەعاشیان چەندە وەڵا کە بۆمان هاتەوە زۆری فەرق بوو حەیایانمان برد اینجا من تۆزێکیش هی نەکەم وەکو بڵێ زۆر جۆ نامە مافی مرۆڤ بۆ ئەمانە بۆ قەزایای دەستپیسی و گەندەڵی و دزی و ئەم نەوەشتانە ناوەکانمان بڵاو کردەوە وەڵا وەختێک زانیمان ڕژان بەسەرمانە هەر بوو ئاهادەی و کاکە وەڵی من لێم تێک چۆ و نازانم معاشەکە مۆڵێ بۆی نەکەوێتە بەر ناو و ناتۆرە و لێسەنگنەوە لەبەر ئەوە مەبلەغێکی زۆر گەورەمان گەڕانەوە بۆ خەزێنەی شۆڕش لەو ڕێگایەوە اینجا جگەلەوەی کە قەزەیەکی تەربەویش بوو هەموو کاکە تۆ حکوومەت و ماڵ و مناڵ و هەموو شتێکە بەجێش تۆ هاتی و کوردایەتیەکەی چۆنیکە کوردایەتی بکات دزیەکە بەخۆ نییە ئەی سەرکردایەتی شۆڕش لەسەرەوە ینی سپاسیان کردن پێیان باش بوو بەخوا ئیتر کاک عەلی هەموویە گەیان بە ڕەحمەتی مەلا مستەفا دۆمینیشی کاکاوە ئەو ڕۆژە بازەکەم حرسی ئەو ڕۆژە و کوردایەتی ئەو ڕۆژەی ئەوە نەبوو تۆ دابنیشی شتێ بکەی بەڵێ با ئینتیزارەکەم سپاسم بۆ بێ یا ئەم نەوەشتانە ڕاست کاک جەلال شتێکەیە کە دکتۆر فواد مەعسووم نوێنەری شۆڕش بوو لە قاهیرە وتارێکی نووسی بووڵێ گەڕامەوە بۆ لایەوە لە ناو شوێنێکە لێ بە چاکەت و پانتۆڵ بە چاکەت و پانتۆڵێکەوە چووم تەنها من چاکەت و پانتۆڵ بەڵام کاک جەلال فریام کەوت وایە وەڵا من دکتۆر فواد و ئێستاش زۆر دۆستین زۆر جارێک خورمای من ساڵانە ئەو بۆ مەنێرێ خورمای بەرحی بۆیە بان ئیتر جاکە بوو بە سەرۆکی جەمهور کوڕێکم لا بوو وتم
ئەوە دکتۆر فوادیش سەی لەگەڵاکردم وتیەوە تۆ ئەوەڵ کەسی کە پێ دەڵێم دەرچووم لە هینی مەجلیسی نوابوو بووم بە سەرۆک بدەم پیرۆزبایم لێ کرد کوڕەکە وتی چییە وتم وەڵا وایە ئەوە دکتۆر فوا بۆ بەڕێی جەمهور و تەلفۆنی بۆ کردومیش پیرۆزبایم لێ کردو ئەمانە وتی کەوا بێ خورماکەمان نەما میژەوە هەر لەگەڵەوە قسەکەم وتم دکتۆر ئەوە فڵان کەس لێرەیە نشێناسی سەلامن لێەکە بەڵام پیرۆزبایی ناکە جارێک خەمیەوەتی وی بەڕێزەوە خورماکە نانێنی وتی پێ بڵێ خورمان لەمە دو زیاتریەوە لەنی ژوا بوو هەروەڵا اینجا کە هات وتم ئەرێ دکتۆر بەم کراس و ئێساش مەنزەرەکەی بەرچاوە بەم کراس و پانتۆڵ و چاکەتەوە هاتووی شازیت خاستن تۆ قیادیشی وتی اینجا باشە چۆن چۆڕا من ئێستا توانم جل بکەمانەوتم هیچ مشکلە نییە لە تەقریبە لە یەک حەجما بووین تەقری مەوسا من تۆزە قەڵاتر بووم وتموا چم قاتێکی تازەم هێناوە لەگەڵ خۆمە باوکم مایمەهی باوکم بەڵە وتم ئەوە بۆێن و هینمان بۆ تێڵ کێشا بەنگە خوێن و بردمە ژوورێک و هین و کرد و تۆنە باریکە ئینجاوەرەوە ناو مەجلیس بزانە دکتۆر فوادێکی کوڕێکی تری ئەوە دایمە باسیەوە کاڵە ئەو قاتە جلیاومەتێ بەڵێ کەسایەتیکی تر هەیە کە بەڕاستی خەڵکیی زۆر باسیەکە دیارە من لە مینی خزمەتیەکەت ناڵێم کاکدارە تۆفیق پیاوێکی چۆن بوو لە ئینی ئیدارە مەسەلەی کوردایەتیە بۆ بکەم لۆژنەی مرکزی بوو بەڵێ ئەوە بوو وا بزانم دوای مەکتەبی سیاسی ئەندامی مەکتەبی کۆمیتەی ناوەندی بوو نانە کۆمیتە شت نەبوو هەر لیژنەی مرکزیان لیژنەی مرکزی بەڵێ هەرکاتەوە بەڵێ دارا باە کەسێ پێ بڵێم نابوو عیسا ئیسا میخۆلەیەکیڵێ ئەگەر لەم لایەن نایت بەدر لەهۆ خەدوکە یمنا بۆ یسرا ئیمانی بە عقوبەت و شت نەبوو عقوبەت بەرەی گۆرەوە پێی بڵێ ئەوە کردشەکن بابەجان ئەم وڵاتە بە ئەڵێم العین بالعین والسن بالسن والبعد وأظلم یەکێک ئەم پارە و مارانە ئەزیێ و خیانە دەکات لەم کارەی کە پێی دراوە و ئەمانە بە نەسیحەت چا نابێت بۆ خۆی زۆر باش زانێەوەکەی کارێکی نییە لەبەر ئەوە دائیم و دەرە مەیار بوو بۆ سلم ناوم نابوو عیسا تێگەم گوشتەکە نەگاتە لای عیساکە گەیشتە لای ئەو ینی هیچ ئیجراعات ناکرێ تێگەی ئیتر پیاوێکی هەتا بڵێ مسالێم هەتا بڵێ لەسەرخۆ لە خلالی هەموو حیاتۆن ڕۆژە نەمدیۆم کابرای تۆڕە بێ تۆڕەبوونێکێ بێ زۆر جێگەی متمانەی مەلا مستەفا زۆر جێگەی ئاعتیمادی بوو کە هی نەبوو کە وەبدی ئەجنەبیە هادەخە دارا مهندیس بوو خریجی لەندەنیش بوو ئەو تەرجمەیە کرد بۆ مەلا مستەفا لەگەڵ بڵێن ئەو وەفدا خواردنوشی تێکەوتوان جارێک بەڵێ تێگەی تەرەڕۆ ناتوانم باشە بڵێم هەرەوەڵا مامۆساکە هات دارە خۆی جوان بوو لێرە ئەو سا ئافرەت نەبوو بۆ تەمسیل هەر پیاوە نەکردبی دایمە دەوری ئافرەتیان بە کاکدارە چونکە سوور و پێشتر لە شەستەکانە پێشتری تۆ بڵێ پەنجاش بەڵێ هەرەوەڵا کوڕی تۆفیقەفەنگیش بوو پیانەگو باری تەعالا بیسووتەوە بەڵێ پیانەگو باری تەعالا اینجا زۆر جارکەدا نیشتی ناوە وردە هینێکمان کرد هەر من زیاتر نیمچە ئینتقادێکمە کرد مامۆسا ئەو کاتە باسیەوەش کرد زۆر ڕۆژنامە نووس و شتیوا هاتن تۆ هیچ کار لەگەڵەوانە گفت و گۆشتن ڕێنەکەوت کە بیان بینی هەر خۆم نەمەویست ئەوانیش قەت بە منیان نەوت تۆ بڵێن لەگەڵ فڵان هینە ئەوسا ئەم تەسریحات و ئیعلام و شتە نەبوو هەر ئیعلامی شۆڕش وێژ لە ڕێگای ئیزاعەکەوانی شتی نەکرا بەعزە جارێک مەسەلا خەڵکم اختیارە کرد بۆ موزیعی کە دەنگیان باش بوو بە تایبەتی عەرەبی ڕادیۆکە دەوری هەبوو مامۆستا هەرچی عالەم بوو
انتظاری ئەخباری شۆڕشی لە هینەوە کرد لە ڕادیۆکەوە ئەو ڕۆژەی کە ئێران هات و سارێکی فلاتیانە ناو ئیزاعەکان بردەوە من و کاکدارە و کەمان مەسەر بووین هەرسێکمان گریان بەریایەوە یعنی مردوویەکی عەزیزمان زۆر عەزیز چۆن لە ماڵە برێتە دەرەوە ئەیتر قیژ و ڕیژنان بە دوایەوە ئێمە ئاوا ئێران هینەکەی بردەوە ڕادیۆکە ئیزاعەکە بەڵێ ئیزاعەمان هەبوو لە منطقەی ماوەت لە بەردەڕەش ئیزاعەمان هەبوو لە خانەقین ئیزاعەمان هەبوو لە منطقەی زاخۆ ئیزاعەی ئومیش دایک گەورەکە لە هین بوو من و کەمال مەسهەر و عەبدوڕەزاق هین ناوی چییە عەبدولخالق معروف ئەوەی شەیدیان کە اینجا زۆر لەگەڵ مام هەژارە ئێمە چوار بووین هەنگێ جار مام هەژار شتی بۆ هات خواردنەوە شتۆمانە لە لوبنانەوە ناوی نابوو مەیتەکە ئاخر مامەژار نەزانم ئەناسی مامەژار پیاوێکی دنیادیە و شاعرێکی زۆر متەمەکن و تاریخزانێکی زۆر متەمەکن و ئەم نەوەشتانە کە هات ماڵی عەبدولخالق لەسەر و ئیزاعەوە بوو هەموو جارێکەمان گوو ئێستا لە خوارەوە تەماشامان بکە نابینرێ لەبەرەوەی ئێمە تەجاوزی هەورمان کردووە خانوویەکی وا ئەجنەبیانەی دروست کرده بووینی بۆلغاری و ملغاریوانە لەوێش دەوراتی دیبوو ئیتر ئەو شتەکە هات ئەمان برد و لەوێ بۆ میت بۆ ڕازانینەوە بۆیەوە ئیتر بە خۆمان ئەگەر مەجالێکی سەرگەرمکردنمان بوایە لەو خانۆی هین بوو ئەویش بە سارە سەرەکەوتی خۆی پێ نەبوو خواریشەوە ئاشکراش نەبوو نارار لە ماڵ ئەڵێم سەر و هەورەکە هین ڕێگاکەیەکی ڕێگایەکی زۆر سەقەتی هەبوو بەڵام خوارەوەمان کە هاتینەوە سەرهین سەر بڵین ڕێکایەتی منتەقەکە ئیزاعەکە و مەتبەعەکە لەوێ بوو ئەویش بە پلیکانە چوویتە خوارەوانە بەڵام زۆر مەحکەم بوو شوورەی هەبوو ئیزاعەکە یەک جار عێراق توانی قمولە ساڕۆخ بگەێنێتە ئەو دیوی شوورەکە شوورەی بۆ کرا بۆی مەڕۆ ماڵات و کەس ئەمانە نەچن زدجەوی زۆری لەبە یەک دەفعە بە حیزام ئاوا هینەکەی بۆ ڕۆی تەڵەقاتی و تارەش خرایە خوارەوە لەوێ ئەگەر تاریخەوانە هین کرد بێت تەیارەکان خنکا بوون ڕژ بوون شەش بوون باجارە گەورەکان بوو جا من چوومەتە سەری بە ڕستمیشم کردووە بەداخەوە ڕستمی ئەوانم نەما لە ماڵی باو تۆ بۆ خۆت بینیت ینی جەناکەلاکی چۆن ئێمە ئەعلام بوو جەنازەکان ئەی بۆ ئەعلام هەموو شتێکە بۆە ئێمە بچوونایە تەماشامان کردایە ئیتر لە دوای وتیان بابە ئەمە خنکاون وا ڕەش بوون ئەینامانە هندی نینە وەڵدار ئایانگو هند تەیاری ناردە بایەرە ئارەوەڵە بەڵێ زۆر باشە کاک جەلال پشوویە گەین و دوای درێژە بە قسەکانمان دووبارە سڵاو بەڕێزان درێژە بە پەنجەمۆرە دەین لەگەڵ مامۆستا جەلالی ساماخە کاک جەلال باسی ئەو کەسایەتیانەمان کرد بەڕاستی ئەمانە دەورێکی گرنگیان هەبووە لە شۆڕشە یەکێک لەوانە کەمال مەسەرە خوارانی ڕەحمەتی کەمال مەسەر ناوێکی دیارە ڕاستە حەزەکەم لەسەر ئەویش دیانی دەوری ئەو چی بوو ئەو مەسئولی ئەعلام بوو مەسئولی ئەعلام بەڵێ ئەو مەقالاتی ئەبینی ئەو مەقالاتی چاو لەبێ ئەوانی کە دژی سۆڤێت بوو ئاخر سۆڤێت لەگەڵ عێراقا بینی خۆش بوو و یارمەتیشیا بە سلاحوانە لەبەرەوە کامەران قەرەداخی خریجی خۆی زیرەک بوو نازەمەی ناسی سەحەفێکی زۆر فاخرە ئەو مەقالانی کە بۆ جەریدەی ئەزبستیای سۆڤێتی تەوەجوهی پێکرا و ینی ئاراستەی ئەوەیەکرا
کامەران ئەینووسی تێگەی موسەقەفینی کوردیش یعنی بە دەرەجەیەک یا زیاتر مساهمانەکە لەو مەقالی ئیفتتاحیانەی کە تەلەڤین ئیزاعەکە بڵاویە کردوانێ. کامەران شخصێکی دیاری ناو ئیعلامی کوردی بوو، ئیعلامەکەش متەمەسل بوو لە هین بە ئیزاعەکە. کاک دارا خۆی ئەینووسی، کاک دارا مەسوولی خەباتیش بوو لە جەریدەی خەبات. ئیتر هی کەش هەبوو مەسەلا مەقالێکی نووسی لیان لا بەری لیان نەخستە سەر بە موافقەتی کاک فەلەکەدین کاکەیی هەبوو فەلەکەدین کاکەئی بەڕەحمە بێ بەڕەحمە بێ بەڕەحمە بێ ئەویش لە گروپەکەی ئێمە بوو. فەلەکەدین زیاتر شتی سوخرەی ئەنووسی، هی گاڵتە جاری بە حکوومەت و بە نیزام و بەم نەوعەشتانە. فەرەکەدینی یەکێک بوو لە کاتبە هارە چاکەکان تێگەی باش و باسی فەلەکەدین. کەواتە مامۆسایەوە گروپێک بوون کە لەگەڵ یەکە گونجابوون گونجابووین گونجابووین. شتێکم من ببیستایە بمزانە بە سوودە مەسا بە دکتۆر کەمال مەگۆ گۆگەر مەقالێ نووسی بۆ فەڵان شت ئەو دایمە دەفتەرێکی کۆ پێ بوو ئەینووسێگو بۆی فکرم نەتەجار وەڵی ئەم معلومەیە شتێکی باشە یا معلومەیە ناگونجێ. مامۆسا شتێکی تر کە بەڕاستی گرنگە ینی ئیشارەتی پێ بدرێ ئەوژەوەیە ڕاستە بڵین پارتی دیموکراتی کوردستان قیادەی شەڕ و شۆڕژیەکرد، بەڵام چۆسا باسی حیزبایەتی نەبوو. هەمووی کە حرەکەی کوردی ئیتر هەموو کورد بوو باشە بە پارتیەوە بە شیوعیەوە بە ئێوە کە لەوێ بوون مەسەلەن جەنابەت کاکەمال مەسەر و خەڵکی تریش ئێوە حیزبی نەبوون، بەڵام دەورێکی گرنگتان پێدرا بوو. یعنی ئێوە یعنی ڕادیۆ ئینقلاب چاو لێبێ لەگەڵ تا، بەڵام بۆ ئەوەی بزانی کە شۆڕش تووشی ئەو نەکسەیە بوو مەلا مستەفا داوای 10 کەسی غەیرە حیزبی کرد کە قسەیان بۆ کاکە چۆ بۆ ئێرە بۆت بازەکە باسی جا من پرسیارم هەیە لەسەرەوە بە تایبەتی مامۆستا تا بەرە بەیان دانیشتی باشە جا ئێمە باسی ئەوواکەین، بەڵام یەکێ لەو کەسانەی کە باست کرد خۆت مام هەژارە مام هەژار زمانزان و مێژ زۆر ئێوەش لە نزیکەوە تا ناسی هەر لەگەڵمانە زۆر جار من کوردیەکەم کە چاک بوو ئەوسا هەر بە عەرەبی بوو کتابشمان ئەنووسی ئێرە خۆ لە شۆڕش بە عەرەبی نەبوو بە کوردی بوو. مام هەژار تقریبا یارمەتی ئام ڕۆژی نیو سەعاتێ سەعاتێ یا بەعزە ڕۆژێک هەر مەجال نابوو ئەیگوو مەسەلا وەکو میسال ئەمری ئیداری فەرمانی کارجێڕی ئێمە نەمەزانین فەرمانی کارجێڕی پێڵێن بەهۆی مام هەژارەوە کوردیەکەم چاک فێری و دەستەوە هەرەوەڵە بەڵێ بەس لە بینی ئێوە و ژەنڕاڵ بارزانی شایەوە هین بوو ینی پەیامبەر بوو ئێوە چیتان ڕاست ئێمە پیان ئەوتین ئەنجانی ئێمە لە مام هەژارەوە نزیکین مام هەژاریش لە بەرزانیەوە نزیکە. بەعزە جارێک خطورەت بە دڵ و دەروونمانە هات کە بەعزە نەکساتێکە بوو مەسا شاخێک حکوومەت دەیگرتەوە یا جێگایەکە گرنگ وایە یا ئەگەر وەفدێک بەهاتایە بە شێوەی تایبەتی بمانزانیان نەک بە شێوەی عەلامی خۆ ناوتراکە هیناتە جەریدەی لیمۆندی فەرەنسی جەریدەی لیمۆندی فەرەنسی کردبووی بە ڕێگای کانی هەرەوەنگە دەزانی پیا بوو کابراایکی عیملاق بوو کوردی خۆشەویست لیمۆن زۆر باشیە نووسی بۆ کورد تێگەی بڵاومان ناکرد لەوانە بڵین ئەو فڵان کەس هاتۆ ئەمانە تێگەی اینجا لەبەرەوە ئێمەش هەر کەسەی لەسەر بیستنەگە شتێکمان بە بیستایە بەو جەماعەتمانە گۆیتە تەوزیفیانە کرد چ لە مەقالەکانیانە چ لە تعلیقاتی ئیزاعە
ئێوە زیاتر مەسن مەبەستم تەنها جەنابن نییە ئەو گروپە یعنی ڕاستپاردەی چیتان ئەنات بۆ مەلا مستەفایە ئەو چی بە ئێوە مام هەژار لەو بیناو لە بێ چیە هێنا و چییە مام هەژار ئەخباری وەزعی بۆ ئەهێنین تەفاعولی پێزیا کردین بەڵێ کوڕی نەخەمتان نەبێ سلاحاتوە کوڕی نەخەمتان نەبێ مەسەلا کە چون بۆ لای کاگی دریز ئەوەڵجار بە ڕەحمە بێ وتی کیسنگەر وعدی پیاوین بە چ سلاحێک لێمان بن عینی سلاحان بە ئێمەش یعنی حکوومەتی عێراق بە چ سلاحی لە تۆ ئەوانی لەو سلاحان بە ئێمە ڕەدیان بکەینەوانێ زیاتر کاکەکاوە ئێمە بۆچوون و ئیقتراحات و ئەمانەمان بە کاگە دریزە کاک مەسعود لە هین لە دێی زینوێی شێخی ئەگەر چوو بیت بە بەرزاییەوەیە لەوێ مەعهەدی کادری لێبوو حسێن بەرزانیش لەوێ بوو حسێنیش بە ڕەحمە بێ هەر ئەمان کوشتیان لەگەڵ جەماعەت و کوڕەکانی بەرزانیە ئەو شەوانی جومعە ئەی بردین بۆ لای خۆی حەمامیان بۆ داخستین خۆمانەشت کاک مەسعود لە یەک دوو دەورەی کادرە کە بان کرابووین ئەخر ئیعلام خۆ دەزانین دایما مەطلوبە لاین بۆی ئاگاداری وەزعەکەش بێ هەر ئەو یەک دوو جارە کاک مەسعودمان بینی ئێوە زیاتر لەگەڵ کاگە دریسا بوو گوێی لێگرتن کاگە دریس زۆر تامێکی لای خۆمانی تیا بوو لە قسە و باسی و نوکتەی و ئەم شتانەیە لەبەرەوە ئەگەر شتێکمان هین بواە یا سوالێکمان ببوایە ئەوەی مەسوحمە بەومانەگوو ئەو وەکوپڕی جوابی لێ جێرانەوە بەڵام مام هەژار بۆ لای مەلا مستەفا ئەمان نرد بەس بزانێ وەزع چۆنە ئەیگو کوڕی نەچۆن چوم واتومەتەوە بۆ مام هەژارێت تۆ 3 ڕۆژە لەوێ 4 ڕۆژە لەوێ وەرە کاکە ئەوەی لەگەڵ بەرزانیە تەعاملەکە نازانێت چێ ئەیگو وایەگو ئەیگو بەڵایەکە بدۆڕێنێ ئەبێ بیباتەوە ئەبێ جارێکی کەش بیباتەوە 2 جار بیباتەوە بیکا بە 3 ئەتر ئاوە ئەیگۆ بەخوایتم پێ نییە ئەیگو ئەمگو بەرزانی بەڵە شەترەنج ئەیگو ئەمگو بەرزانی آخر من ئەڕۆمەوە و فڵان و فیسار و ئەمانە لێمە پرسۆنە کۆرەی گو مامەجا من و تۆ کەی هیچ سیاسەتین دانیشە تاوڵەی خۆمان بکەین تاوڵە و هین تاوڵە و شەترەنج هەروەڵا بەڵام کاک ئیدریس وانە اینجا بۆ معلوماتی خانووەکان هیچ سیاحە بوو خانووەکان عیبارەت بوو لە ژوورێکی گەورەی نووسن و ژوورێکی بچووک و مەتبەخ و توالێتێک و تاو کاک ئیدریس شەو ئەهات ئەوانەی کە لە دەرەوە هاتوون مەشاکلی عەشایری و ئەم نەوع شتانانەیە ئەی بینین تا نزیکی بەرەبەیان تێگەی ئەو شەوانەی کە عوتڵە بوایە و جەژن بوایە و شتێک بوایە کە خەڵک نەهاتایە خەڵک هەرە بوو بەڵام کەم و دوای ئەها بۆ لای ئێمە لای ئێمە نانە خوارد ناخواردنیش لای ئێمە نابوو هێلکە حیاتەکە گوایە هێلکانە کرد کوڕێکمان لا بوو چوو خارج و لە ئاوی هی ناخنکا بە ڕەحمە بێ ئەنوەر هێلکە و ڕۆنەکەی بۆ کردن ئەیگو کاکی دریس چی حەز لەکەی ئەیگو وەڵا خێر هەر هێلکە و ڕۆنەکەی هیچیکە هەیە کەینکەی ئاوە ئیتر لەگەڵ ئەوە زۆر تێکەڵاو بووین زۆر ڕەفعی کولفەی کردبوو زۆر شتی لێ وەرەگرتین زۆر شت ئەو سوالی ئەگرت ئەیگو ئێمە جانبی سیاسی حرەکەکە زانین بەڵام ئێوە لە ناویان ئەگەر شتێکتان بەدڵ نەبێ شتێک بزانن باش نییە یعنی بەو نەوە
لەناو هەموو مەسئول و بەرپرس و کادری عسکەری و ئەمانە مەلا مستەفا 10 کەسە بژێرێکە بیان بینێ کە هیچ نابژێریە پارتی خۆی داوای کردو مەبەستم ینی 10 کەسی غەیرە حیزبی ئاوا بە ئێمە وترا مەبەست چی بوو لەوەی کە بۆ غەیرە حیزبی حیزبی هەر ئەوە ئەڵێ کە مەلا مستەفا ئەڵێ نابێ تەجاوزەوە شتی دەرەوە ناڵێ شتی دەرەوە ناڵە بەڵام غەیرە حیزبی حڕە چی ئەجێڕێتەوە چی ناگێڕێتەوە چی ئینتیقاد دەکات چی ئینتیقاد ناکە و ئێمە هەر ئەوەنگا پیانوتین کە مەلا مستەفا داوای 10 کەسی کردووە غەیرە حیزبی خۆشی دیاری کردبوو ئێمەی نەدی بوو مەلا مستەفا غەیری داراوە هیچ دایما لای بوو بەڵام نە منی دیبوو نە کەمال مەسەری دیبوو نە دارای ڕەشی جەودەتی دیبوو نە کامەران قەرەداخی دیبوو نە تەڵعاد نادری دیبوو وانەی ناوەکان کە هینم کردووە ئیتر ئێوارە ئێمەیان بەر بەفریش بوو خۆ دەزانی ئیتیفاقی ئازار خۆی بەفرباری بوو سارد و دنیا مدەکە ینی هەفتەیە پێشەوە بوو مانگی پێشەوە لە ئێران هاتەوە باشە کە لە ئێران هاتەوە کە لە ئێران هاتەوە 1-2 ئیتساڵاتی کە کرا ئیدریزە چوو بۆ ئەوانە دەریێتە خەیاڵم ئێوارەیەک نانیان بۆ دانابووین هاتەوە یەکسەر کە هاتەوە هات بۆ لای ئێمە وتی کاکە هیچ ئەمەلێک نەما ئیتر قاپەکان دانرابوو هەونی برنجەکەی تێ بکەی یەک بەشەر کەینێکی بۆ نەخورا کەوچێ نانی بۆ نەخورا تێگەی و کاک ئیدریس خۆشی زۆر بێتاقەت بوو تەنانەت من گلەیەکم لێ کرد وتم کاکە ئیدریس من نازانم مستەقبەل چۆنە بێ بەڵام ئەمە نیهایەتی دنیا نییە جەنابێ قائیدێکی نابی ئاوا پشۆکەی وتی کاکە هیچمان نەدەزانەمە چۆنە پوچەیە وتی تۆ مەسئولێتی من هەڵناگری بەڵام من مەسئولێتی تۆ هەڵەگرم من خەمی تۆمە تۆ هاتیتە دەرەوە بۆ شۆڕشی ئێمە وەلو شۆڕشی کوردەواشی بوو وتی بەڵام لە هەمان کاتە چۆن نەشڵەژێم چۆن فکرم بە 100 لا نەڕوە چۆن ئەم عەشاماتە زین 40,000 کەسە دەرەوە بوو چ لە ژن چ لە پیاو تێگەی تازە بە تازەش بوو شتەکە نەدەزانی مستەقبەل چۆنە مەسەلا یەتە خەیاڵم چینە نەغەدا لەوێ خانومان گرتاکوونیە هاتینەوە بڵین بەیانیان خەڵەگەی و 50 بە 50 بۆ یەکێکە گەڕێم 50کەم بۆ بکە بە 50 ینی 50 ئەڵێم بگەڕێمەوە بۆ شۆڕش بگەڕێمەوە بۆ شار 50 ئەڵێ بمێنەرەوە ئیعتیماد مەکە بە حکوومەتی سەدام تێگەیشتی ئەگە بۆ یەکێکە گەڕێم بیکا بەهین بم 50کەم بۆ بکە بە 50 چ بۆمانەوە چ بە ڕۆشتن وەڵا کاکە کە گەیشتینە ئەوێ بوو بە ئێوارەیەکی درەنگ چوونە ژوورەوە مەلا مستەفا لەسەر کورسێکی تەنیشت دەرگاکە مۆبێلە بوو دانابوو دانیشت بوو دەست کرا بە قسە و چاخواردن یعنی ئیتر ئەشگوو ناخۆم هەردایانە چاکە عەلا کولی حال زۆر زۆری قسەکەر هەر خۆی بوو تێگەی عەدا بەعزێ تعلیقاتی ئێمە بە قسەوە گەیشتینە دەوروبەری 12 شەو لەو فترەیە دکتۆر مەحموود عوسمان لە هین بوو لە پێنجین بوو هاتبووە ئەوە وەکو کابرای کورداڵێڵە هەموو شتێ ناوترێ بەڵام پچڕانیشی شتەکە تێگا دکتۆر مەحموود ئێمە میوانین لەوێ نابێ ئێمە جێگای نەبوو نابێ ئێمە هەڵسین
میوانین ئەو ساحە ماڵە ئەو دابنیشێ ئەمە بە پێوە بین مەجبور کورسێک ئاوا دایێت و کورسێ ئاوا زاویەک دروست دەکات چون کورسێکیان لەم بێ قۆڵانە هێنا بەسەر سەری مەلا مستەفا بەرزیان کردەوە ئالازاد دکتۆر مەحموود لەسەر ئەو کورسێ دابنیشێ دکتۆر مەحموود نەیەتوانی هەنگاو هەڵێنیە تێگەی ئەبێت دوو کورسەکە بڕەوێنەوە تۆزێت تا ئەچێتە ژوورەوە مەجبور مەلا مستەفا هەستایە سەر پێ جا من کە تۆزێکینی کرد وەختی خۆی وتم ڕێزێکی زۆر تایبەتی هەبوو دکتۆر مەحموود ئەبوو لەسەر ئەو ڕێزەی خۆی وایە یا لە وەختی خۆیان قبوڵی نەکردایە ئەو شتە على كل حال ئیتر دکتۆر دارای ڕەچی ئەوانەی کە مەوجود بوون دکتۆر کەمال خەیات بوو دکتۆر کەمال مەزهەر بوو دکتۆر دارای ڕەشی جەودەت بوو تەڵعەت نادر بوو کامەران قەرەداخی بوو بەندە بوو وەڵی تر هەر ئەوم لەبێ ڕەمە لە کتێبەکەمە هەموویم نووسی بێ بە کامیلی بەڵێ دکتۆر دارا بەعزێ قسەی کرد بۆمبیدۆ مردبوو ڕئیسی جەمهوری فەرەنسا مەلا مستەفا زۆر باسی خۆی کرد کە گەنج بووە کەس یارمەتی ناوە کە سواری وەڵاغ بووە خۆی هەڵاوە هێنین لە سەر قاتێکی و خۆی هەڵاوەتە سەرشانی وەڵاخەکە بەڵام ئێستا ئەبێت دوو کە سێ کەس بیگرن تا سەریەخەن بۆ سەر وەڵاغەکە تێگەی ئەیویست بڵێ من ئیتر شۆڕشم پێ ناکرێ چونکە ئێمە لەگەڵ عەلی عەسکەری بە ڕەحمەتی و ئەوانیشە دەورەمە هینمان هەبوو و من کاغەزی ئەویانیشم ماوە بە کاک ئیدریس کاتی خۆی مەلا مستەفا کە باسی خۆی کرد کە ئێستا ئەو قووەت و ئیمکانێتەی نەماوە کوناکون بکە و ئەشکەوتا و ئەشکەوت بکە و خاسەتەن کە ئێرانیش پژ نەبێ زۆربەی شەویش لای بووین کە لە نەغەدە هاتە نەغەدە لەوێ چادرێکی گەورەیان بۆ هەڵاو هەرچێکە هات لەوێ هینەکرد و بەعزێکیش ئیدریس و مەسعود و ئەوانیش لە دەور و پشتی چادرەکە بوون چادەکە گەورە بوو ئەگەرێکی کاغەزێکی پێ باشتێ وایە بۆی هەمووی نەچێ بۆ لای ئەو ئەمانیش خۆیان مەعالەجەی ئیشی کە بکەن ئیتر ئەو شەوە سەعات دەوری دوو نانیان بۆ هێناین کە نانیان هێنا من هەر عاتمە زۆر من نانێم بۆ پێشەوە دەرگاکە ئەو جگای بوو کە تەقینەوەکەی تیا بوو مەلا مستەفا نهاتە ژوورەوە هەتاکوێ ئەوان داخڵە بن ئەوان چوونە ئەوێ دەرگاکە لێرەوە بوو ئەو مایەوە من مامەوە منیش وتم جەنابی بەرزانی تاو بوو فەرموو وتی تۆ فەرمووت مامۆسای پێ ناخۆش بوو وتم جەنابی بەرزانی چۆن پێش تۆکەم و مستەحیلە ئەمانە وتی ئاخر ماڵی خۆمە حەزەکەی ئەوە مامجایش جارێ عینی قسەی وتی حەزەکەی هەر بە پێوە بین تێگەیشتی هەروایتر مەجبور بووم کە چووم سەیرم کرد کورسیەک لەم لاوە کورسیەکەی مەلا مستەفاش کە بۆیان دانا بوو ئێرە بوو ئێرەی مێزەکە بوو یعنی بە درێژی بڵێن مێزەکە بوو دکتۆر کەمال عەبدوڵڵا ناجیش بوو چونکە ئەمەی لەگەڵ دکتۆر کەمالە باس کرد دکتۆر کەمال مەلا مستەفا برنجی نەخوارد سەمونیان بۆ هێنابوو سەمونەکە ناوەکەشی دەرناهێنا هەر پارچە پارچەی کرد و کولی کەسێک قاپێ شلەیان بۆ دانابوو ئەی کردە قاپە شلەکەوانە دکتۆر کەمال پێی گوو وتی جەنابی بەرزانی بەم شەوە سەعات دوو ئەوانەیە خراپە تۆ ئەم تشری بە خۆیت و بە تایبەتیش سەمونەکە ناوەکەی دەرنانی دکتۆر کەمالی ئەناسی ئێمەی ناناسی بەڵام دکتۆر کەمالی چۆن ئەناسی دکتۆر کەمال ئەمینی عامی سەحە بوو
ئەشکەوتێکە بوو پیانەگو هی کەوەرتەیە ئەگەر ناویستە بێ ئەو ئەشکەوتە کرابوو بە خەسەخانەیەکی من نەمدی بە خەسەخانەیەکی زۆر گەورە و لەو خەسەخانەیە هەڵوێڕۆشت دانرا بوو کە بەرزانی ناسیاوێکی خۆی بیویستە سەری بە تەمەەن تەلەفۆنیان نەکریان گوویەت ئەوانیش تەلەفۆنم بۆ دکتۆر کەمالە کە تەلەفۆنی ئەرزیشە بوو ئەو هۆکی تۆکێکەشە بوو دکتۆر کەمال ئەچوو لەوێ ئیسیقبالیا کردهێنی بەرزانی تێگەی لەوە ئەوی ئەناسی وتی دکتۆر تازە بەم عمرەوە پێم ئەڵێ ڕێجیم بکەم من تا ئەم دەقەیە سەر شکرمەوتی من تا ئەم دەقەیە نانێکی ئیسراحەتم نەخوارد تازە بەم عمرەوانێ تشریب نەخۆم و شت نەخۆم و ئەوانە اینجا عەلا کولی حال ئیتر ئەو شەوە پاش نانخواردنەکە وتی ئەزانم شەو درەنگ بووە و پێویستان بە ئیسراحەتەیە ئەو ڕیسالەی کە هەم بووە بە ئێوەم گوو مەحاوەلەم لەگەڵ شا کرد هەموو تەنازولێکمان کرد نەیکرد کە نەیکرد ئیتر با اینجا بیەینە دەست خوا بزانین خوا بەرەو چۆمانە بە ئیتر زۆر بە مەویسی ئێمە هەستین دوایی تا کاستین تقریبا بەخوازم سێ بوو بە سێ شەو ئارەوەڵە ئەوەی بەرزانی ژوا بوو بەڵێ کاک ژەلال ئێمە ناچارین لێرەیە کۆتایی بەم ئەڵخەیە بێنین بەڵێ باش لە ئەڵخەی داهاتووشدا درێژە با گفتوگەکەمان ئینشاءڵڵا بینەران و بیسەرانی خۆشەویست بەم شێواتینە کۆتایی ئەڵخەیەم جارەمان پێکەوە پڕۆمی ئەڵخەی داهاتوو دەبینین و بەخواتان نەسپێرن لە زمانی حکوومەتە ئەمە بەسم لە زمانی سەدامە هیچ نەبێم شارەکە تۆی شتیا کردووە گەندەڵی هەبوو 86 کەسم بە بەدادگا خۆ هیچی فەڕاش نەبوو هیچی کاتب نەبوو هەمووی پلەی وەزیر و پلەی وەکیل وەزیر و ئەمانە بوو لە بینی پارتی وێکێتیا کە ئەم منافەسە و شەڕ و هەڵا دروست بوو دز و درۆزنیش لە بینیانە گەمەیە کردی تێکیشوتێتی یعنی چی من دەرەجێ حیزبیم ئەوەیە و جەلالیش حیزبی نییە ئەو محاسبەی من بکە و تحقیق لەگەڵ منە بکە مام جەلال قەت پێی نەوتم جەلال و کاک جەلال و مالەی و کاک جەلالی خۆ حکوومەت ئەی پرسێەوە لە دزی و درۆزنی و بە موسەمسەکەەوە بیگرتایە حەزێتیە